سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەمڕۆ بەرنامەی میوانی تۆین لە قەزای دوکانین لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای دوکان بەڕێز سیروانی لالە سەرحەد. ئێمە پێکەوە هاتوینەتە ماڵی مامشێرکۆ لەگەڵ ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە لە هەمان کادا ماڵەکەی جێی ژیان نییە. ئەمە وتەی خۆیەتی کە باسی دەکات لە زستاندا خەمی ئەوەیەتی خانۆکە بڕوخێ بەسەر منداڵەکانیدا. لە هاوینیشدا دەترسێ لەوەی مارێک یاخود و پشکێک بیدا بە یەکێکیانەوە. کاک سیروان سەرەتا سوپاسە دەکەم بەوەی کە لە بەرنامەی میوانی تۆین بەشداریت کرد و لە نزیکەوە ئەو دەرفەتەت بە ئێمە بەخشی کە گوێبیستی چیرۆکی ژیانی ماڵی مامشێرکۆ بین. زۆر سوپاسان دەکەم بە ناوی خوا، سەرەتا بە ناوی خۆی گەورە. ئەمڕۆ سوپاسیەوەکەم کۆکو وێبسایتی شارپرێس هاتوونەتە قەزای دوکان بۆی لە نزیکەوە گوێبیستی یا بینەری خەم و ئازارەکانی خێزانێک من لە سنووری قەزای دوکاندا و ئێمە ژۆک و ئیداری قەزای دوکان لە ماوەکانی ڕابردووە هەوڵمانداوە ئاماری سەرجەم و ماڵانە بکەین کە کەم دەرامەتن یا بێجێگەن یان لە ڕووی ئابوووریەوە بۆەوەی ئەم قەیرانەیەک لە دوایەکانەی حکوومەتی هەرێمەوە کە ڕوبەڕووی بووەتەوە لە تەندروستی لە قەیرانی دارایی ئامارێکی تاوامانە بێ بۆی بتوانین وەک خۆمان و بۆ حکوومەتەوەی پێمان کرا بیکەین ئەوەشی بمان نەکرا لە ڕێی ڕێکخراوە خێرخوازیەکان لە ڕێی سەرمایەدارەکانەوە ئەو پێداویستیانەی ئەو کەم و کوڕیانی کە هەیە بۆ خێزان هەژار و کەم درامەتەکان دابینیکەین. بە سوپاس شەو لەم ساڵی ڕابردووە ئێمە توانیمان نیسبەتێکی زۆر لە بەشە خۆراک لە هاوکاری مادی بگەینە خێزان هەژار و کەم درامەتەکانی سنووری قەزای دوکان و ئێستاژی لەگەڵ ئێوە لەگەڵ ئەم خێزانە بە ڕێزا دانیشتوین بۆ هاتوین لە نزیکەوە گوێ لە خەم و ئازارەکانیان بگرینەوە بتوانین ئێمە بتوانین وەسیلەیەک بین بۆ ئەوەی خەمەکانی بگەین بۆ کەسانی کە دەنگیان پێی ناگا و بە خەڵکیش بڵێن کە لێرە دەستگایەکی میدیایی و ئێمە ژۆک و ئیدارە هەوڵەدەین دەستێکی ئەمین بین ئینشەڵا بۆ گەیاندنی ئەو خێر ئەو هاوکاری و خێرانی کە ڕوبەڕووی ماڵە بێتەوە. دەستخۆش. مامشێرکۆ سەرەتا دەمەوێت باسیەوەم بۆ بکەیت. تۆ ماوەی چەند ساڵە لێرەدا دەژیت و خاوەنی چەند منداڵیت؟ چوار منداڵم ماوەی تقریباً 3 ساڵ لەم خانەوەیدا دەژیم. لێرەکان دەژیم بەڕاستی ئەمە ژیانەتی یان بەڕاستی ئەمە حاڵنێتی یان بەڕاستی لە دەستاندا خانەکە دڵپەی دەکە بەڕاستی ئەمە ژیان نوێ هەموو ساڵ بای 100,000 دیناری دەلاتی بۆ بکڕین بۆ خانووی بەڕاستی ئەگەر بۆی نەکرم خانەکە بەسماندا داڕۆکە گلی سەر نماوە خانەکە دەبێت سەر لە نوێ تامیدی کەمەوە بەڕاستی هەمە ژیانی بەڕاستی بخۆ بۆ ماڵ منداڵمەوە شوێنەکەمان ماری هەیە دوو بەشیە ئەوە مارەکەی ئەوەتە دەناوی قایم ئەوەتە لێ ئەوە مارەکەی بەڕاستی مەحاڵ نییە بەڕاستی مارێک هەر کەسی شۆدا لێرەکانی کوژێ سنووری دوکان هینی مارەکان خراپە ژوەنت دوو بەشکە خراپە ئاوی لەبەرڕۆی هین ئاواکەوە بدێتە دەرە مارەکە پێوەدا بە هەر کەسێکە ژێ لەم ماوەیداتەوە ئافرەتی شێوداوە خۆڕێکی کە تۆژنەکە نەیکوشتووە لەم سنووری قەزای دوکان. زۆر باشە. ئەو پرسیارەمەوێت لە توێ بکەم تۆ چەند لە منداڵەکانت لە خوێندنن تا چەنێ دەتوانیت بەوەی کە داهاتێک پەیدا بکەیت بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو پێداویستە سەرەتایانی کە منداڵەکانت پێویستیانە بۆ خوێندنگە تۆ بتوانی بەدەستی بێنیت بۆیان؟ دوو کوڕم هەیە بەڕاستی ئیشیان لە پۆلی 5 لە پۆلی 2 دەخوێنێ لە مەکتەبی یارەکانی قەزای دوکان دەخوێنێت لە دوکانی سەرەوە بەڕاستی هەموو ساڵە بای 100,000 دیناریان جل وشت دەبێت پێڵاو دەبێت بۆیان بکڕین بەڕاستی ئێمە ئەحکدارەمان نییە بۆیان بکڕین لە ڕێی خێرخوازانەوە گەمەمان نهێن هاوکاریمان نەکەن ناتوانین بۆیان بکڕین داوا لەو خێرخوازانە دەکەن هاوکاریمان بکەن بێن بۆیان بکڕین ئێمەش دەستی درێژکەن بۆ برا موسڵمانەکان هاوکاریمان بکەن لە سنووری قەزای دوکان گەڕەشی سارا گەڕەشی ئاشتی سەربەحرەکە. مامەگیان تۆ کاتێکە لێرە ژیان ئەکەیت بە وەک خۆت باسێکی ژیانی قورسە لێرەیە باشە خۆشە خاوەن پێداویستی تایبەتی ئاکێ کارتان بۆ ئەکا چۆن ئیش ئەەکەی بۆ ئەوی کرێخانۆکەی ئێرە بەدەست بێنیت؟ من دوو مانگە 3 مانگە کرێخانوونەدەم لەوە پێش هەمومانجە 50,000 دینار کرێخانوو داوە بەڕاستی ئاوم داوە پارێک کارەبام داوە هەموو شتێکم داوە لەم خانووە داریوا بۆ 70,000 بەس کرێ کارەبا بواتەوە بلاریوا بە 30,000 دینار بەس ئاو بواتەوە بەڕاستی یەکیش ناکەم دانیشتوم ئەوە بێکار و کاسبی لە ڕێی هاوکاران و خێرخوازانەوە یارمەتیمان دەکەن بۆمان دێنن بەڕاستی. تۆ خاوەن پێداویستی تایبەتی کەواتە موچەیەکی دیاریکراوت هەیە لەلایەن حکوومەتەوە کە بۆ ئێوە دابین کراوە ئەو موچەکەمە بەشی ئەوە دەکات کە تۆ 5 کەس لە ئەندامانی خێزانەکەت بەڕێوە بەریت
ئێمە ماجی 150,000 دینار ئەمڕۆ بەشی کەس ناکە بەڕاستی من بخۆمە سەکەونەوە عادم کردووە ئەوڕۆ دوێنێ چوم بۆ سلێمانی حاپم کردیوە بای 150,000 دینار بەداوا بە ئادە حاپەکان ئەو حاپم کڕیوە بای 100,000 دینار بەس حاپم بهێناوە یەک وەرەقەکەم کڕیوە 20,000 دینار بەڕاستی ئێمە ژیان نێتیدا هەرە وەڵڵا بۆ بیرە لەوە نەکردوێتەوە کە خۆت بچی ئیشێک بکەیت کاسبیتیان نییە قەزای دوکان بکەین ئێمە ئەکسدوری قەزای دوکان ئیشی لێ نییە بکەین ئەوتە گەنجەکانمان شەوانە لەسەر دادانە دادانیشتن بێ کار و کاسبی بەڕاستی کاسبی تێران نیە ئیشی تێران نییە بەڕاستی ئەکسدوری قەزای دوکان باز لەوە دەکەن تۆ جگەلەوەی کە خاوەن پێداویستی تایبەتی نەخۆشی کەشت هەیە کە ڕێگە نادا بۆی کە خاوەن کارێک کار نایەت بە تۆ بەڵێ نەخۆشی کەشم لەگەڵ سەرم دێشێ ژیانم بەڕاستی تەئمین نییە بۆ ئەو ژانە سەرەوە دەش بورێمەوە لەگەڵی مێشکم دێشێ بەڕاستی هاوکاریم نەکەن بەڕاستی ژیان نییە دایگیان ئەمەوە پرسیارە لە تۆ بکەم وەک دایکێک کە لێرەدا دەژیت و دەبێت لە کاتێکدا چاودێری منداڵەکانت بکەیت و لە هەمان کاتیشدا ئاگاداری هەر دڵۆپێک بی لە زستانە کە لە سەقفی ماڵەکە دێتە خوارەوە تا چەندێک ئەمە مەترسی دروست کردو بۆ تۆ تا چەند وەکو دایکێک ئەم بەرپرسیارەتیە قورسە بۆ تۆ وڵا خوشکە جیهان من داواکاریم ئەوەیە بەس خانوێکمان بۆ بکرێ و نەجاتمان بێ لەو خانووی و مار بەسەتە بە دۆریدا دەڕوات زیندەمان زۆرە مشکمان هەیە هەموو شتێکمان هەیە جاری وا منداڵەکانم دەگرێن وڵا بە مانجی هینم بۆ لێنە ناوم مریشکم بۆ لێنە ناون پێم ناکردێ جاری وەخت لە بەدەستیان گریاوم بخۆی بۆم نەکردراوە داوای شتێکی دەکەن دەڵم بۆ فڵان منداڵەتی دەڵم من پێم ناکردرێ داواکاری زیاتر منداڵەکانە داوای چی دەکەن کە دەڵێن منداڵی تر هەیەی و تۆ نەتوانێت جلی جوان دەکەن ئەگەر لە مەکتەبێ دەیدینن جامتای جوان کالەی جوان دێنەوە دەگرێن دەڵم بۆ فڵان کەس کالەی ئەوای لەبەرە و هین لەبەرێتی و ئێمە لە بەرمانێ دەڵم ڕۆڵم من پێم ناکردێ هینی ئەوم نییە من کالی ئەواتان بۆ بکڕم کاک سیروان دێمە لای تۆ دەمەوێت ئەو پرسیارە دێ بکەم لە تۆکو قامی دوکان کەواتە تۆ باوکیم خانەوادە و هەموو ئەو هاوڵاتیانەی ئێرەیت ماڵێک نەتوانێت لە بە 3 مانگ یەک جار مریشکێک لە بنێ بۆ مناڵەکانی و لە هەمان کاتە ئەم مامەیە خۆی خاوەن پێداویستی تایبەت بێ هەڵبەت خێزانەکەشی کار ناکات ئەمە دەگەڕێنیتەوە بۆچی لە مەڵگای ئێمەدا یاخو لە وڵاتێکی وەکو کوردستان کە پڕ نەوتە پڕداهاتە و هێشتا ماڵک هەبێ کە چاوەڕێ ئەو بێ بدرێ لە دەرگای ماڵەکەی و پێی بڵێ فەرموو من مریشکێکم بۆ هێنایی تۆ بۆ مناڵەکانت ئامادەی بکەم خۆی بارودۆخی ئیداری و کۆمەڵایەتی سیاسی ئەم وڵاتە کۆمەڵی قەیران بەسەرێکا کەڵەکەی کردووە ئەمەش لێکەوتەی ئەو وەزع نالەبارەیە کە لە هەرێمایە لێکەوتەی قەیرانی دارایی ئەو دۆخە دارایی حکومڕانیەکە لە چەند ساڵی ڕابردووە کە نەتوانراوە ژیانی ئەمان دابین کرێ لە ڕێی کۆمەڵایەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی معنیە بم مەوزوع ئەساسیەن ئینجا ئەچینۆ ناو هەیکەلی حکوومەتەوە کە پێویستە ژیانی خەڵک دابینکە بە هەر بوارێ لە بوارەکان شەر نییە دامەزێت لەوەیە ئەبێ هەلیکاری وەدابینکە سەرچاوی ژیانی وەدابینکە بە حەقەت ئەمە ئەرکیەکە ئەگەڕێتەوە بۆ پلان و بەرنامەی حکوومەت و حکومڕانی لە ساڵانی ڕابردووە و لە ئایندەیشە بۆی چارەسەریم دۆخانە بکە وەکوتم ئەو بارودۆخە نالەبارەیەکە لە ڕابردووە کەڵەکەی کردو بەسەرێکە بەڵێ هاوشێوەی ئەم ماڵە تا چەندێک تۆ ئاگاداریت ئەو ماڵانەی کە لە قەزای دوکانن و یاخود نەبوونی وای لێ کردوون هانا بۆ بەڕێزت بێنن تا چەندێک هەماهەنگیت هەیە لەگەڵیانە من بۆ خۆم وەکو قایمقامی قەزای دوکان هەم وەکو کەسایەتی خۆم وەکو خێزانی سواز بخوا لە نزیک بووم لە خەڵکی هەژار و کەم دەرامەتەوە دایما نزیک بووم لە خەموو ئازارەکانیەوە لە سنووری قەزای دوکانە بە تایبەتی لە ناو ناوەندی قەزای دوکان و هەموو ناحیەکان بە تایبەت ناحی پیرەمەرگ کە ژمارەی زۆر هەوڵاتی تایە مە چەندین ڕێکخرا و گروپ و خەڵکی خێرخواوانەیە کۆنتاکی تاوامان لەگەڵیان هەیە من نهاتمە لەسەر مەسرحەکە بۆی کە خۆمان زۆر دەرخین بەڵام هاوکار و پشتیوانی ئەو تیم و گروپانە بووین بە شایەتی خۆیان لەوانەیە ساگویان لە دەنگمان بێ لە ڕاپۆرتەکەیەوە لەو ماوانەی ڕابردووە کە لە ئیشوکارم لە سنوورا بۆ لە شوێنەکانی تریش دەستی هاوکاریمانە بووە لە دروستکردنی خان و لە دابینکردنی کریخان و لە
دابینکردنی هەلیکار بۆ گەنج و خێزانەکەم دەرامەتەکان، نەشتەرگەریکردنیان لە نەخۆشخانەکان، گەیاندنی دەستی سەرمایەدار و خێرخوازەکان بەو خێزانە هەژار و کەم دەرامەتان لە ڕێگەی ئێمە بین بە وەسیلەیەک توانیمانە ئەو دەنگە ئەو ئازار و ئەو مەنیتێ بگەینە بە کەسەکان لە ڕێی ئێمەوە دەستمان گەیانوە بە ئەو ڕێکخراوەیە ئەو کەسایەتی کە هاوکاری یان وەکو ئێوە چۆنی ساهاتون ئەم خێزانە ئەخەنە سەر ڕاگەیاندن بۆی کە خەڵی خێزانی کەم دەرامەتن و کێشە و گرفتیانەیە توانیمانە بە چەندین کاری خێرخوازی لە ڕابردووە ئەومان کردووە و ئێستایش لە دوێنێ لە ئەو برادرانەمان لە ناحی پیرەمەگرون خێزانی هەژار و کەم دەرامەت عینەن حاڵەت کەمپینێکیان بۆ کردو بۆی خانوویەکی بۆ دروستکردن ئێمە هاوکاریانین بەڵام من تۆزێ ئەوڵم داوە زۆر دەرنەکەم لە پشتیانەوە هاوکاریان بووم بۆی بتوانم ئەوەی ئەوان دەستیان پێی ناگا یا خەڵکێکەکە متمانی نییە بە ئەو گروپانە بە ئەو تیمانە ئێمە پێیان بڵێن کە ئەمانە جێ متمانن هاوکاریان بکەن بە دەستێکی ئەمین ئەو هاوکاری ئەگاتە دەستی خێزانە هەژار و کەم دەرامەتەکان و ئەمەیش من ئەمان هەر یەکەم خێزانی لە دوکانە چەندین خێزانی تریشی لەم شێوەتیایە باشتر یا خراپتر پێم وایە ئەمەیان لە زۆربیانەوەی ئەمە چێکمان کردەوە باریداریان خراپتر بوو هەنا خەڵکی نەخۆشمانەیە بەس 10 ساڵە 12 ساڵە سەر جێگەیە کەمەندامە پێویستی بە هاوکاریە ئاگامان لێبووە ئەوی توانیمانە لە ڕێی بەشە خۆراکەوە بێ لە ڕێی هاوکاری مادیەوە بێ بەڵام مەحدود بووە خۆتزانی ئیمکانیەتی ئێمە ژۆک و ئیدارە لە ناو ئیدارە و ئەو ئیشکاری ئێمە هەیە شتێ دیاری نەکراوە بۆی کە ئێمە توانین مانگانە یان هاوکارێکی کۆمەڵایەتی یان هاوکارێکی نەخۆشێک ئەوەمان پێکراوە مۆقعی خۆمان بەکاربێنین لە ڕێگەی موقعی کۆمەڵایەتی و ئیداری بەکاربێنین بۆی بتوانین دەستێکی خێربین بۆ هاوکاریکردن خێزانە هەژار و کەم دەرامەت. دەستخۆش مامەگیان کاتێک کە تۆ لێرەدا دەژیت باسی ئەوەت کرد و پێشتریش بینیم کە ئەو ڕسمەت پیشانی کاکسیرواندا بۆی کە تۆ لێرەدا مارت گرتووە و مارت کوشتووە کاتێک مارێک لە ماڵەکەتا دەبینرێت هەستی مناڵەکانە چۆن ئەبێ یاخود تا چەندێک ئەترسن بە تایبەتی کە منداڵەکانی تۆ تەمەنێکی بچووکیان هەیە من منداڵەکەم خۆم باجی کردم من داریشیان ئەو ئاکتی باو کە هەستە مارەکە کە چون مارەکە درێژ و پاریدا بۆ پاپەکەتی بەس بڕێک ئەوش پەکمان وەی نەخۆشمان بەڕاستی مەژیان نیتی دای مەحاڵ نییە داوامان لە خێرخوازانەوەی خەڵکی مسلمان هەیە خەڵکی کەم دەرەمەتی دڵۆڵەندەکان هەیە هاوکاریمان کن خانێکمان بکەن لە شرکەتی بحەوینەوە بەڕاستی مەژیان نییە ئەم ساڵەکەتی یا ناحەوینێ بەڕاستی مەژیان نییە بەڕاستی ئەم ساڵەکەتی بحەوینەوە دەڕوخی خەڵک مسلماندا ئەو تەخانەش کە کردووە هەر ڕوخاوە لە خانەکەمان ڕوخاوە بەڕاستی مەژیان نییە ئێستا تەخانێشکی بیوەشنی لێ لە دیوارە خانەکە ڕوخاوەتی بەسەری داخوا ڕەحمیکردنەشی کوشت خەڵکی دوکان تا چەندێک هاوکارتانن بەوەی کە ئاگیان لە ئێوە بێت بە تایبەتی ئەو کەسانی کە دەزانن لە دۆخی دارایی ئێوە کە خراپە تازە خەڵکی دوکان هەسیان ئێمە کردو فەقیرین لە فەیسبوک بڵاویان کردوینەوە وەکو فەیسبوک نەبێ خەڵکی دوکان نازانێت تۆ فەقیری دۆڵەمەندی بەسەر ناکەنەوە نازانن مەڵڵە نازانن لی دوورین ئێستا کە زانیویانە لە دۆختان هاوکارتانە ئەوە خەریکن بەسەرمان دەکەنەوە بەرەبەرەشمان بۆ دێنن کاکسیروان لەوەی کە خەڵکی دوکان هاوکاری ئەم خانەوادەیان چەندین خانەوادەی تر بکرێ ئەمە چارەسەرە بۆ ئەوەی کە ماڵێک هەرتەنها چاوی لەوە بێت کە کەسێک خێرێکیان پێ بکە کەسێک هاوکاری مادیان بکات بۆ سیستەمێک نییە لە کوردستانە یان بەڕێز دەدۆک و قایمقام بیرت لەوە بکرد بێتەوە پرۆژێک هەبێ بۆی لانیکەم شێوازی یاخود هاوشێوەی ئەم جۆرە خێزانانە بکەونە سەرکارێک وەک باسم کرد خۆی لایانی معنی بە مەوزوعە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە پێویستە و خێزانانی کە دامەزراوی ژنی دانەمەزراون لە وەزارەتەکانی لەدای هەماهەنگیتان کردو لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە هیچ نەبێت بیمەی کۆمەڵایەتی بۆمانە دابین کرد ینی وەکو ئەوەی کە لە ڕابردویان و کابانی ماڵ موچەی بۆ دابینەکەین یان ئەوەی کە خێزانێکە توانای کاری نییە لە ڕووی کەمەندامی و موچەکەی ئەوەی کە ئێمە زانین ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە ئەو موچە پێی ناژی ئەوە خێزانێکی 4 کەسیە 5 کەسیە لە ماڵێکی بەم شێوەی کە هیچ سیمایەکی ژیانی تیانە کە ببوورە ڕاست ئەگرم باسی ئەوەت کرد وت پرۆژەی کابانی ماڵ پرۆژەیە بوو بزوتنەوەی گۆڕان بوو و لە هەمان کاتدا لە ئێستادا وەزیرەکەش گۆڕانە کوێستان خان
باشە پێتان وایە ئەمە جارێکی دیکە حکوومەتە کە ڕێگردەکە لەوەی کە کوێستانخان وەکو وەزیرێک ئەو پرۆژەی خۆیان جێبەجێ بکات یاخود دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی لایەنەکان یاخود دۆخی کوردستان لە ئێستادا ناجێگیرە. من ناسم و بابیانەوە ئەوە کەڵێم وەزارەتی کار معنیە بەوەی کە هەرچەنە ئاماریش کراوە ئێمە لە ڕێی خۆمانەوە لە ڕێی وەزارەتی کار داوای لێکردنی ئامارێکی سەرجەم خێزانەکانمەکەوە بەڵام پێویستە لە دوای ئەو ئامارە بەنامەیەکیانە بێ بەوەی کە ئەو خێزانە هەژار و کەم دەرامەتانە کە چانسی دامەزراندنیان لە دەستگا حکوومیەکانە یان بە هۆکاری لە هۆکارەکان ناتوان لە دام دەستگاکانە حکوومەتە کار بکەن بیمەی کۆمەڵایەتیان بۆ دابینکە ناکری ئەم خێزانە من لە ڕێگەی منەزەمەیەکەوە لە ڕێگەی تۆ لە ڕێگەی خێرخوازێک و جارێ دووجارە بێ پێداویستی ژیانی ئەساسی بۆ دابین بکەیت ئێمە کردومانە توانیمانە لە ڕێگەی منەزەماتەوە لە ڕێگەی خێرخوازەوە لە ڕێگەی ئەوە بەڵام ئەمە کاتیە ئەمە نابێت بە چارەسەرێکی بنەڕەتی لەبەرەوە من داواکەم لە وەزارەتی کار و کارباری کۆمەڵاتی لە حکوومەت یاریمی کوردستانیش پلان ئەم خەیرانەمان بینی ئەم بارودۆخەمان بینی کە خەڵک بەوەی باری تەندروستیشەوە ژیانی زیاتر قورس بوو و موچە و ژیانی گوزەرانی فەرمانبەرانیش زیاتر قورس بوو لێرە بە دواوە پلانێدانێ لە دوای هەموو ئەزمەیەک پێویستە تەجروبەی لەو ئەزمە وەرگری بۆ توانی پلانی داهاتوو دانین لەم ناڕەحەتیانە چەندی خێزانی وایە لەم بارودۆخە نەک ئەمان ئێمە لە کاتی ساڵی ڕابردووە چەندی خێزان پەیوەندی بەمنەوە کرد کە ڕۆژانە ژیانی و گوزەرانی بەڕکاری ڕۆژانەوە ینی بە بەیشکردنی ڕۆژانەوە ژیانی دابینە کرد بەڵام بەوەی کەرەنتینەکە وەز ئەنا لەبارەکەەوە بەدایان خێزان بۆ لەسەر تەلەفۆن لەگەڵ مناگیریاوە کە پێداویستی ژیانی دیە ئێمەش ئەوکو ئیدارە ئەوە ئێمە دامەکە بگەێنین دووەمیش هیچ هاوکارێکی مادیمان هێرەوە نەبێت دەستی ئەم دەوڵەمەند دەستی ئەو خێرخواز و ئەو منەزەمە بدەین. خاتونجان لە کۆتاییدا ئەگەر شتێکت هەبێ بتێ باسی بکە یاخود پامێکت هەبێ بتەوێ لەم بەرنمەیەوە ڕای بگەێنیت. وڵاخوا خێری خێرخوازان بنووسێ بەس خانوێکم بۆ بکەن تێیدا بم مار و دوو بشێک خواردویانین منداڵان دەشم لە حەمامێ دەگریان سەرمانە دستانان لەو بەرتەنجێ بۆ خۆم سوتاوم لە دەرێ بەخوای نەوە نیە دستانان بیسووتێنین وەکو سۆبە نیمانە هاوکاریمان بکەن داواتان لێ دەکەین نەوتە خێرخوازان دەکەین نەوتمان بۆ بین خاڵمان بۆ بکەم چنە نایتیدا بحەوینەوەتەوە ئەوتەم ساڵەکە نانەکەی نەوتمە نەبگرە پارەمان پێ نەبوو بیکڕین داوابان لە خێرخوازانەوەی هاوکاری خەڵکە هەژارەکان بکەن ئێوە هەژارەکان بکەن داواتان لێ دەکەین وە لە سمیری قەزای دووکیان بەڕاستی کاکسیوان بەڕێزت ئەگەر پامێک یاخود بتەوێ شتێک لە بەرنمەکەەوە ڕای بگەێریت. وەڵام من سوپاسی وەکەم سەرەتا کە وەسیلەیەک بوون هۆکارێک بوون بۆ دەرخستنی ژیان ئازار و مەنێتیان خێزانە و سەرەتا داوا لە حکوومەتەکەم کە پلانێ بەرنامەی دانێ بۆ ئەم جۆرە خێزانانی کە لە وڵاتی ئێمە هەیە لە وەزارەتە معنیەکان و لە وڵاتی ئێمەشا سوپاس بخوا خەڵکی خێرخواز سەرمایەدار خەڵکی ئەوانەی کە دەستگرۆی خەڵکی هەژار و کەم دەرامەتەکە ژمارەیەکی زۆر باشمانەیە بە تایبەتی دەسوڵی پارێزگای سلێمانی کە خەڵکێکی بەخشندە و خەڵکی خێرخوازی باشی تایە چەندی کاری خێرخوازی کراوە لەم سنوورا بە تایبەتی لە ناحیەکان و ئێشە و لێرەوە داواکەم لە خەڵکانی سەرمایەدار خێرخواز ڕێکخراوەکان بەهانای ئەم خێزانە و هاوشێوەم خێزانانەوە بێن و ئێمە لێرە لە ئیداری قەزای دوکان هەموو هاوکارین هەماوکاری ئێوەشین و هاوکاری ئەوانیشین بۆی کە بتوانین بەشێک لە خەم و ئازار و مەنێتەکانی ئەمان کە بکەینەوە وەکو ئیداری قەزای دوکان ئێمەش ئەوەی توانا و ئیمکانیاتی شخصی خۆم بێ وەکو ئیدارە نا بەدڵیاییە هاوکاریانە بم ئەم لە چەند بوارێک ئەوەی پێ بکراوە ئێوەش هیوادارم ئەم سەردانەتان بێ بەوەی کە ئەم ماڵە ڕزگارکەن لە بێجێگەیی لەو حاڵ و وەزعی کە باسی کرد من ماڵە نزیکی سەربەحرەکەیش تقریبەن ئەمە ناوچێکی شاخاویە و کراوەیە ماڵیشیانش بۆ شێوازە ماڵانە نییە کە بتوانێت ماڵەکەی داخە و نەمارن مێرونە دوو پشت بێتە ماڵەوە داواکەم بە خێرخوازان ئاوڕی لە بنەوە بۆی کە لەم ناڕەحەتیانە ڕزگاریەکە. بەڵێ دەستخۆش. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی میوانی تۆین بەردەوامە دیارە ئێمە لێرەدا گوێمان لە چیرۆکی ژیانی ماڵی مام شێرکۆگرت بەڵام پاش کەمێکی دیکە لەگەڵ بەڕێز سیروانی لالە سەرحەد بەردەوام دەبین لەوەی بزانین دەرئەنجامی ئەم هاتنەمان بەکوێ دەگات و تا چەندێک هەستی بە ئازار کرد کاتێک ئەم ماڵی بینی لەگەڵمان بن.
بەڵێ بەڕێزان پاش ئەوەی لەگەڵ بەڕێ سیروانی لالە سەرحەد پێکەوە گوێبیستی چیرۆکی و خانەوادەیە بووین دەمەوێت ئێستا و پرسیارە لە کاک سیروان بکەم کە ئایا بەچوونە ژوورەوەت بۆ ئەو ماڵە هەستت بەچی کرد کاتێک دۆخی ئەو ماڵەت بەو جۆرە بینی و گوێبیستی چیرۆکەکەشیان بوویت وڵی من ڕۆژانە لەگەڵم ئازارانە جاری وا بۆ لەسەر تەلەفۆن بە دەدەقە گریاوین بە دێر خەڵکی خیر و هەژار و کەم دەرامەتەوە ئەم خێزانەی کە چوینە و دۆخەمان بینی بە حەقەت دۆخێکی ناڕەحەتە خێزانێکی واکە خاوەنی پێداویستی تایبەتە پێویستی بە ژیانێکی شایستەترە لەمە پێویستی بەوەی کە ژیان و گوزەرانی خۆی و خێزانی بە شێوەیە بێ کە وەکو خێزانێکی ئاسایی بژی کە لە قسەکانی باسی کرد من بە مانگ ژەمە گۆشتێکمان نەبینیەوە کە بیخۆین من بۆ خۆمەوەی کە بینیتان توانە هاوکاری خۆم هاوکاریم کردن و ئیشی کەم کە پێشەشم کردن و لە دواتریشە و لێرێشەوە ڕایەگەێنم تا ئەو کاتێک کە جێگەیە بۆ ئەم ماڵە خانوێک بۆ ئەم خانەوادە دروست ئەکرێت کرێی ماگانەی خانوەکەیان بگرمە ئەستۆ وەکو سیروان وەکو شخصی خۆم نەوەکو حکوومەت هەتا ئەو کاتەی لەلایەن خێرخوازانەوە لەلایەن سەرمایەدارەکانەوە ئەتوانین جێگەی بۆ ماڵە دابینکەنەوە من لێرەوە داواکەم لە خەڵکی خێرخواز و سەرمایەدار و خەڵکە بەخشندەکەی ئەم وڵاتە بەدەم ئەم خێزانەوە بێن بۆی بتوانین کەمێک لە ئازار و خەمەکانیان کەم بکەینەوە بەڵێ دەست خۆش بێن نمونە زۆر بێ لە کۆتاییدا ئەگەر پامێکت هەبێ بۆ بەرنامەکە خۆ پێشنیارێ وەڵام سپاسانەکەم سپاسی ئەوەکەم کە هاتوون لەو ڕێگە دوورەوە بوون بە دەلیلێک بۆ ئێمە بتوانین لە نزیکەوە زیاتر لە ئاگامان لە خەم و گوزەران و ژیانی خێزانێکی سنوورەکەمان بێت هەرچەنە ئێمە بەردەوام لە خەڵکدا نەبڕاین وەکو شخصی خۆم ئاگاداری ئەو بار و دۆخەم بەڵام ئیمکانێت و وەزع مادی و قەیرانی دارایی و وەزع سیاسیەکەی ئێمە لە ئیدارە و حکومڕانیە وای کردووە نەتوانین ئەوە بین کە لەجێ ینی تەمۆحی دڵی خۆمان نابێ بەڵام پشت بەخوا ناوەسین وە بەردەوامە بین خۆمان پێمان نەکرا دەستی خەڵکی خێرخوا ڕاکێشین دەنگی ئەمانەگەین بە شوێنی خۆی بۆی بتوانین هیچ نەبێت لە ئازار و خەمەکانێکم بکەینەوە سوپاس بۆ تۆ بەڵێ بینەرانی خۆشەوی سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەری بەرنامەی میوانی توین بوون و سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال و سوپاس بۆ بەڕێ سیروانی لالە سەرحەد کە ئەمڕۆ پێکەوە گوێبیستی چیرۆکی ئەم خانەوادەیە بووین و سوپاس بۆ بەڵێنەکانی بە هیوای لە داهاتوودا بتوانن ئەو بەڵێنانە جێبەجێ بکات خواتان لەگەڵ